ئەو نەتەوانە وەکو نەتەوە نەبوون وەکو ئاین بوون. ئەمە شوای لێکرد تۆزیە مۆزوعەکە ئەوەی سەرژمێری چکە مەکارێکی تەکنیکی سەتا سەتا كارتيران كرد خواسي كرد او پاسپاردنی و دەوڵەتێکم كارتيران كم زايش الكتروني طبعا یەکەم جار ئەلکترۆنی بێ. دوایین کۆبوونەوە کە کرا لە بەغا 27 2023 دەستەی باڵای سەرژمێری ئەو ڕێکەوتەیان باس کرد کە 11 2024 سەرژمێری بکەوێتە مەیدان. ئێمەش چاوەڕێیەکەین کە بەشە بودجەکەی کە تەرخان کراوە بۆ ئەم ساڵ بریتە لە 100 میلیار بۆ عێراق 12.67ەکەی کاکاتە 12 میلیار و 670 میلیۆن بۆ هەرێمی کوردستان بێ بۆ دەستەی ئامار و وەزارەتی پلاندانانی هەرێم بێ بۆ ئەوەی ئێمەش هاوشانی دەستگای ناوەندی ئامار ئامادەکاریەکان بکەین. بەڵام ئەم ساڵ بە بۆچوونی من لەبەرەوەی یان ڕێنمایەکانی جێبەجێکردنی یاسای بودجە بۆ ئەم ساڵ یانم هەفتەیە دەرەچێ یان دەرنەچووە هێشتیان دەرەچێ کەوتینە مانگی هەشت تا ئەگات و تا ئەو کێشانەی بینی هەولێر و بەغا کە کاریگەریە بێ لەسەر ئەو پارەیەش بە قەناعەتی من ئێمە لەوە ناچێ فریاکەوین ئەم ساڵ ئێمە و بەغاش ئامادەکارێکی ئەو تۆ بکەین. ئەو ماوەیەکی ئەمێنێتەوە لە ساڵی 2024 دیسانەواڵێن بە قەناعەتی منەوە کافی نییە ئەوان لەوە ناچێ لاریان هەبێ لەسەر ئەو شێوازێکی ئەمە پێشنیارمان کردووە. بەڵام ئەوە پێویستە پەسەند بکرێت لەلایەن هەردوو وەزارەتی پلاندانانی عێراق و پلاندانانی هەرێم کە ئەمەیە ڕێکارەکانی جێبەجێکردنی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە کە پەسەند کرا ئەو کاتە ئێمەی تر ئەتوانین بڵێن هیچ ڕێگریەکی ئەو تۆ نامێنێت جگە لە کاروبارە تەکنیکیەکە کە گەرفریا بکەوین سەرژمێری ئەنجام بین. فۆرمی سەرژمێری ئستیماری سەرژمێری هەمووی بابەتی تایبەت بە پەرەپێدانە واتە تۆ ئەبێ بابەتی دیموگرافی بابەتی تەندروستی لە چەند لایەکەوە بابەتی کارکردن پەروەردەیی ئابووری ئەمانە هەمووی تایەتی فۆرمەکە فۆرمێکی فراوانە و بە تابلتی شەکلە وکو باسم کرە ئەلکترۆنیە بۆ هەموو ئەندامانی خێزانەکە پڕەکرێتەوە. تەسەور ناکەم هیچ کێشەیەکی تیاگێت ئاینی تایە نامەزەبییتیانە تەبیعی مەزەبییتیانە نەتەوەشیتیانە لەبەرەوەی تێبینی ئەو لایەنانەی 2010 ئەترسان لەوەی کە قەبارەی پێکهاتەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەیان هەر ناوچەیەکی تر لە خوارەوەی عێراقی چووکە و کێشەیان هەیە دەرکەوێ بابەتێکی پێویستە ئەگەر بێتە سەر لایەنە تەکنیکیە فەنیەکەی لەبەرەوەی تۆ ئەتەوێت پێکهاتەکان ینی دواتر وەکو ژمارە بۆ بەوزۆعی هەڵبژاردن ئەتەوێت دیاریکەی لەو پارێزگایانە لەسەر ئاستی قەزا لەسەر ئاستی ناحیە ئەوە وەکو ژمارە دەرەکەوێ وەکو ئاستینەتەوە چکە عێراق وەکو جاران نەماوە ئێستا عێراق ئەڵێ هەرمونێتەوە یەک مافی خۆیەتی بابەتێکی کە هەبوو کە پێشتر کێشەی دروست کرد جگە لە مۆزۆعی نەتەوە وەکو پرسیار هەنێ لایەن هاتن ئانویست نەتەوە زیاکەن کە خۆی لە ینی لە ناو کۆمەلگای عێراقیدا ئەو نەتەوانە وەکو نەتەوە نەبوون وەکو ئاین بوون ئەمە شوای لێکرد تۆزیە مۆزوعەکە ئالۆستر کات بەڵام ئێستا ئاین هەرماوەتە وەکو خۆیەتی سەرژمێری مۆزوع بەس ئاوارە نییە چکە تۆ جگە لە ئاوارە هاتوچۆ لە ناو پارێزگاکان و قەزاکان و ناحیەکان بەردەوامە مۆزوعی بوونی ئاوارە لە هەرێمی کوردستان هەر ناوچەیەکی کات چۆیستا ئاوارەی پارێزگایەکی خواروی عێراق لە بەغا هەیە لە بەغا بە پێچەوانە لە شوێنێکیکەوە هەیە ئەمە لە کاتی سەرژمێری هیچ بەرکەوتەیەکی سیاسی و یاسایی نایەتە سەر ئەنجامەکانی سەرژمێری بە تعریفی خۆی هەر بە تعریفی خۆی ئەجینا احترافی پێ ناکری هەر بە ئەساسن لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە لەلایەنە تەکنیکیەکانی نێودەوڵەتیەوە لەلایەن وڵاتانەوە احترافی پێ ناکرێ و کاریشی پێ ناکرێ ژمارەی ئەو کەسانەی کە لەو ناوچانن لەو پارێزگایان لەو ناحیەن ئەژمێردرێن لە ڕۆژی سەرژمێری هەڵێ پارێزگای هەولێر بۆ نمونە دانیشتوانەکەی لەو ڕۆژە ئەوە نەبووە بەڵام پێناڵێ ئەمە ینی عەرەب بووە کورد بووە ئەمە ئاوارەیە ئەمە لە فۆرمەکە تایەتی پێش 6 مانگ لە چۆ بووی پێش ساڵێ لە چۆ بووی هاتووی بۆێرە ئەگەر بتەوێت دواتر ئیشی لەسەرکەی بۆ ئەوەی بزانی تۆ چەند ئاوارەت هەیە بۆ نمونە لە هەولێر لەو ڕۆژەدا ئەتوانی ئیشی لەسەرکەی چووکە داتاکانت هەیە بەڵام وەکو دەستنیشانکردنی باری یاسایی و سیاسی ئەو کەسانە هیچ علاقی نییە.
بنسبەی مەسیحەکان هیچ کێشەیان نییە لە بۆ ئەحسا لەبەر هەر کەنیسەی ئەحسایی خۆی هەیە بەردەوامیش ئەحسایی ساڵانە هەیە ئێمە ئەو تا توانیمان هەیە کە ئەحسایی خۆمان بکەین یان مەبەستم ئەوەیە کە لە ناو مەسیحەکان هیچ کێشەی نییە کێشەی ئەحسا بکرێتن یان نەکرێتن بەس وەکو کێشەی گەورە بە ناو عێراقە بەخۆی ئێمە هیوادارین کە ئەو ئەحسا بکرێت تا ئێمەش بزانە خەڵک بزانە لە ملیۆن و نیوەکی مەسیحی چەند مەسیحی تێدا ماوە یان زیاتر لە 250 نەماوە ئەوە دەلالەتە کە سیاسەتی حکومەتی عێراقی چی لە ڕووی ئەثەنی و لە ڕووی ئەوروی فاشل بوو ئەمە نەمانتوانی بمینێنەوە لە عێراق کۆسپەی گەورەی ئێمە ئەو ئەزمەیە کە ئێستا زۆر تەعەدا دەکرێتە زۆر تەجاوز دەکرێتن لەسەر مەسیحیەکان لە زۆر ناوچەکان خۆت باخۆت دەزانیت بە تایبەتی لەو ئاخرە کە ئیلغای مەرسومی جمهوری کرا بەرامبەر مارساکۆ کە ڕئیسی گەورەترین کەنیسە لە عێراقا ئەوەی کەنیسەی کلدانی هیوادارین ئێمە مەسەلەی وەکو بڵێن پاراستنی مافەکانی پێکهاتەکان ئەو ئەحسا بکرێتن تا ئەوەری ئەقەلیات مافەکانی تریان هەیە حقوقی تەمیسیان هەبی ئەو حقوقەش نییە تا ئێستا و مافەکانی هیوادارین ئەو ئەحسا بەرجەوەندی هەموو مواطنی عێراقی بێ دیانە دیار بکرێتن یەک دیارش لە ناوەکان دیارە بەس بە نسبەی خۆیان پێمان خۆشە لەبەر ئێمە کلدانمان هەیە ئەرمەنمان هەیە ئاشووریمان هەیە وایە نا هەر یەک و حەزمی خۆی بەس بەگشتی حتا ئەگەر نەنووسرێت لە بیتاقا و لە شوێنەکان تر لە فۆرمات دەبیت یابی نەک ئێستا پێ 100 ساڵی شەڕ بوونی ئەو شتانەی هەبوو کە کردیان دان چەندە سریان چەندە ئاشووری چەندە و ئەرمان هەمویان ناگاتە 250,000 لە کۆی مەجموعی کولی بەس مەعەدارێک ئێمە دەتوانین ئیحساءاتی ئەوەی بکەین ئەوەی دەرەوەش بکرێتن لەبەر ئەوانەش مافی خۆیانە کە مواطنی هاوڵاتی عێراقینە کە زیاتر لە ملیۆن و نیوەکن لە دەرەوەی وڵات هەیە تا ئێستا ناوەڵڵا هیچ ئەوەی نەبوو مجرد ئیعلانەکە کە 20 دەکرێتن تا ئێستا توش تا ئێستا بە انتخابات بکرێتن من تەسەور ناکەم بکرێت لەبەر فەوزایەکی زۆر هەیە لە عێراق خەریتەی سیاسی و جوگرافی عێراقیش تەسەور ناکەم بە نسبەی کوردستانیش وەزعی دیموکرافی مستەقڕە هیچ کێشەمان نییە لە کوردستان خۆت بخۆت باش دەزانی هەمووی مەسیحەکان هاتی قەی نییە بەسەلەی دەشتی نینەوە تا ئێستا ئێمەش چاوەڕوانی لەبەر تەعەدایەکی زۆر گەورە هەیە لەسەر دەشتی نینەوە ئێستا سیاسەتی تەغییری دیموگرافی هەیە ئەو خۆت باش دەزانی پێش چەند ڕۆژێک مزاهرەی گەورەی هەبوو لە قەزای حەمدانی ئەوە دەلالەتەکە مەسیحەکان مستەقر نین هیچ دعمەکی لۆجستی لە حکومەتی نییە ئەمە بە دعمی خۆمانە دعمی کەنائیسە دعمی منەظەماتی دووەریە تا ئێستا و هجرەی زۆر کراوە لە 150,000 مهاجر تا ئێستا احتیمالە لە 56,000 گەڕایەوە بۆ گوندەکانی خۆیان 100,000 تریش هەمووی چوونە لە ئۆردن و لە ئەوەی لەبەر ئەوەی چوونەوەی بۆ دەرەوە ئەوە مەخاتری و مەترسی هەیە لە گوندەکانی ئێمە بە تایبەتی دەشتینەوە ناسراوە